بینەرانی بەرنامەی دەتوانم سڵاوتان لەبێت. دەتوانم ئەم جارە لە ناو سەید سادقدایە و لە سنتەری بازاڕی ئەم شارەدا خاوەن پێداویستی تایبەتیەک هەیە کە بەپێی راپۆرتە پزیشکەکان لە سەداسەتی جەستەی خاوەن پێداویستی تایبەتیە و کار ناکات. بەڵام لە هەمان کاتدا پشتی بە توانەکانی خۆی بەستووە و توانێتی لە ڕێگەی پیشەی زەڕەنگریەوە بژێوی ژیان بۆ خۆی خێزانەکەی دابین بکات. لەگەڵماندا بن تواناکانی ئەم خاوەن دوکانە و کاکتارەقی زەڕەنگر بێەوە دەناسێنین. بابزانین چۆن وای لێ کردووە ژیان بتوانێت پشت بە خۆی ببەستێ و لەسەر قاچەکانی خۆی دووبارە بوەستێتەوە. فەرمونی ئەو بەرنامەی دەتوانێتدارەوەکو پێشتر باسمان کرد میوانی ئەم جارێ بەرنامەی دەتوانم یەکێکە لەو کەسانەی کە پشتی بە توانەکانی خۆی بەستووە و تەڕادەیەک وشەیەکی باشی بۆ خۆی خێزانەکەی دەستەبەر کردووە ویش کاکتارەقە کە لەناو سنتەری بازاڕی شارۆچکەی سەید سادق خەریکی دوکانی زێڕەنگریە. ئێمە دەمانەوێت زیاتر گفتوگۆ لەگەڵ کاکتارق بکەین سەبارەت بە ئەو پیشێکە دیاری کردووە و چیوای لێ کردووە کاکتارق کە لەگەڵ ئەوەیدا لە سەداسەتی جەستەی وەکو پێویست کار ناکات پشت بە توانەکانی خۆی ببەستێ ببێت بە هاندانێک بۆ خەڵکی دیکەش. کاکتارق دووبارە سپاس بۆ ئامادەبوونت. بەخێربێن سەرچاو. زۆر سپاس دەکەم. مەگەر بە کورتی لەوە دەست پێکەین کاکتارق کێیە بە چ ڕووداوە جەستەی لە سەداسەت ئیش ناکات یان لە زکماگوا بۆ چۆن بوو ئەمە بۆ ڕوونکەیتەوە. بەڵێ من تاریق کەریم دانیشتووی قەزای سەید سادق لە 1970 لە دایک بووم. من بیدایەت هەردوو قاچم ساق بوو بە مناڵی لە 4 ساڵیا تووشی شەلەل ئەتفال بووم. هەردوو قاچم لە دەستدا. بەڵێ دیارە لە دەستدانی قاچەکانت نەبووتە بێ ئەمەلبوونت لە ژیاندا بێگومان. چی وای لێکت کاکتارق دوای ئەوەی کە قاچەکانی لە دەستدا بڕیا بدە لەسەر قاچەکانی خۆی بوەستێتەوە؟ بەردەوام هەموو ئینسانێک ئەبێت هیوا بەخۆی ببەستێت پشت بەخۆی ببەستێت بۆ ئەوەی ئیدانەی ژیانی خۆی بدە. بەڵێ سەرەتا هەر بەم پیشێ دەست پێکرد یان پیشەکە نەخێر چەندین پیشەم گۆڕیوە. بیدایەت لەگەڵ باوکم دوکانی عەشیای سیارەمە بوو لەسەر دوکانی باوکم خەریکی عەشیای سیارە بووم. دوا بە دوای ئەوە دوکانی جملەی پسکیت و بنێشت و نەستەلەوە ئەو شتانەم دانا. دوای ئەوە فترەیەک لەسەر ئەوەش بەردەوام بووم. دوای ئەوە لەگەڵ برادەرێکم ئیشی زەڕەنگەریم کرد نزیکەی 6 ساڵ بە شێوەی با بڵێن شاگردی ئیشم لەلا کرد. دوا تەقریبەنەوە 16 ساڵیشە لەسەر پێی خۆم ڕاوەساوم و تۆ ئیشەکە ئیشێکی وردە تەڕادەیەک. بەڵێ دەبێت بەڕاستی شارەزایی تاوتیا هەبێت. ئاستی خوێندەواری چۆنە تۆ؟ ئاستی خوێندەواریم تا پۆلی 5 سەرەتایم خوێندووە. بە بۆنەی شەڕی ئێران عێراق نەمتوانی زیاتر پرەوە بە خوێندنەکەم بدەم. لەخوا بە زیابێ زۆر باشم و خوێنەوارێکشم زۆر باشە و ئەی سەبارەت بە بەرز و نزمی بازاڕەکان نرخی زێڕەمە چۆن؟ بەڵێ بەردەوام متابعی بۆرسەکەم و خۆم لێرە چی پێویست کات سەرپەرشی خۆ دوکانەکەت؟ بەڵێ خۆم سەرپەرش. بەڵێ تۆ تەنها لێرە تەنها خەریکی ئاڵتون فرۆشتنی یان ئاڵوگۆڕ یاخت چێکردنەوە شتانە شەیە لە دوکانەکەدا؟ ئەوەی کە ئیشی دەست بێت بەدەست چاک بکرێت خۆم لێرە ئەیکەم. بەڵام وەکو مەسەلەی ئیشی لەحیم و ئەو شتانە پێویستی بە قاچەیە ئەوەیان ناتوانم بیکەم. هەوڵت نەداوە لە ڕێگەی دەستەوە بەدیلیش بۆ ئەمە بتۆزیتەوە؟ وەڵڵاهی ئەوەش هەیە بەڵامی تر تەمەنەکە بەشیەوەی پێوە نەماوەکە چاویشم کەمێک زەعیفە ئەویش کاریگەری خۆیە بێ لەسەر. سپاس بۆ خوازەوە دیس کردو کاکتار. لەخوا بە زیابی خێزاندارم و خوال نەسێنی ناخوا. کاکتارەکە بۆم باسکەی مامەڵەکردنی خەڵک چۆنە لەگەڵ ئێوەدا چۆن تۆ بۆم شێوازە بەیانیان دی دوکانەکە دەکەیتەوە تا ڕادەیە قورسە بەڕاستی ئەم ڕۆژێ ئەم ئەرکەمە چۆنە بۆ تۆ؟ بەڵێ هەموو ڕۆژێک بوو ئەو خەڵکەی ئەم دوکانی خۆمەکەمەوە کوڕی خۆم لەگەڵایە ئەو ڕۆژەش کە دەوامی هەبێت تەلەبەیە. دراوسەکانم دەخوا بە زیابێ هەمووی ئینسانی باشەر ئەوەندە ئیشم بەوانەیە بڵین دەڕابەکەم بۆ بەرزەکانەوە هاوکاری دەکەن. بەڵێ ئەی هاتوچۆ شتانە چۆنە؟ هاتوچۆ لەخوا بە زیابێ سیارەم هەیە کورسیشم هەیە هەچ ڕۆژێک کامیانم پێویست بێت بۆ من باش بێت بەوەیان هاتوچۆکەم کورسی شەحنم هەیە. بەڵێ بەڵێ ئەی ئۆتۆمبیلەکەت چۆن خۆت سایقیەکەی؟ بەڵێ خۆم سایقیەکەم و ئیجازی سایقیشم هەیە. قورس نییە چۆن ئەمە چۆن تەرتیبت کردووە؟ ئەم قاچی چەپم بەکارێنم بۆ ئیستۆپ لەسەری دایەنێم کەی پێویست بکات ئیستۆپ بەگرم بە یەکێک لە داشەقەکانیش بازین ئەوەکە. بەڵێنی وت نەکردووە بەدەست تەرتیبی ئەوەم کرد بەڵام وەختی وا بوو سیارەکەم پێویستی بەوە هەبوو ببرێتەوە وەرشێت چاک بکرێتەوە خۆم بۆ من قورس بوو بیبەم بە دیار فیتەر و شتانەوە براکانم بۆیان ئەبردم وان بە باشزانی کە ئەوەی لێ بکەمە و
هەموو کەسێک سیارێکی ئاسایی بێت. کاک تاڕق ئەگەر دەمە بزانم تۆ ڕات چییە لەسەر ئەو کەسانی کە چکان بەڕاستی پرسیاری هەمیشەیی بەرنامەکەی ئێمە وەکو بەرنامەی دەتوانم کە جستەیان ساغ و سەلیمە خۆی گەورە جستێکی باشی پێداون بەڵام لە هەمان کاتدا پشت بە خۆیان نابەستن بۆ پێداویستەکانی ژیان یان لە ژیان بێئەمەلن قسە چییە لەسەر ئەمانە تۆ؟ واللهی ناکرێت ئینسان خی گەورە جستەیەکی پێداوە قاچ و دەست و چاو و عەقڵ یعنی حتا وەکو ئەو ڕۆژەی ئەمریت هەر ئەبێت ڕوبەڕووی لەگەڵ ئەو ژیانە ڕوبەڕوو بیتەوە بتانی مەعیشەتی خۆت سربەرزانە شکۆمەندانە دابین بکەیت. ئیتر ئەو کەسانشی کە کەم تەرخەمیەکەنەوە خۆیان بەڵێ لایانی هاوکاریت لەگەڵ خەڵکات چۆنە تا چەند هەبووە خەڵک ئەمە نەبێتە مەسەلەی مەدحێک و ئەوانە یعنی بەدەیان گەنج بەڵام لەم زروفانە لەم زروفی قەیرانانە لەم سیاسەتی سربەخۆی ئابوووریانە پێشتر دەیان گەنج کە ویستوێتی زەواجکە و ئیشی بۆ نەچووە ئیش و کارەکانم بۆ جێبەجێ کردوون و دوایی ئەویش ئەوەی کە حەقی من بووە بۆی جێبەجێکردون پێی داومەتەوە دەیان گەنج هەیە و هەم خانمان و هەم پیاوانیش کە هاتوون لێرە ئیشم بۆ بەڕێکردوون و نەمهێڵاوە. بەڵێ هەبووە کەسێک لە پڕ هەڵست دوکانەکەی تۆ نەیزانی تۆ بم شێوازە بەشێکی زۆری جەست کار ناکات تووشی شۆکەی بێت کە تۆ بینە سەرم دوکانەی خەریکی ماوەڵەکردنی وەڵڵی ئەکسەریەت کۆمەڵە شتەیە وەکوینیش پێم ناخۆشە یعنی باوکەکان یعنی منیان بە نمونە بۆ کوڕەکانیان بە تایبەتی بۆ ئەوانەی کە کەم تەرخە من لە کار و کەسابەت ئەڵێ بڕۆ سەیری فڵان کەس کە بەو وەسعەوە بەو جەستەوە ئەوەتانێ دوکان و سیارە ئەو تۆ بۆچی ئاوە وا هەستەکەم ڕۆژانەش لەوانەیە ئەوەش تۆزێ هەم خۆشیشە هەم ناخۆشیشە. گەشتبینێکی زۆر بە ڕوخساری جنابتەوە دەبینمە و گەشتبینیە چیە تۆ لا دروست بووە؟ هەروام زۆر گەشتبینم زۆر بڕوام بەخوا هەیە بەخۆم هەیە ئەرەوە. بەڵێ کاک تاڕەکە کە سەبارەت بە لایانی کۆمەڵایەتی چۆنە لێرەدا هەروەکو خەڵکی ئاسایی دیت و دەڕۆی لەگەڵ هەروەکو خەڵکی ئاسایی دێم و دەڕۆم و ڕەفیق و برادەر و خزم و هەتا تەعزیە و سەردانی نەخۆشکردن و کەسێک تەعزیەکە بێت یعنی بێتاقەتم مەگەن نەڕۆم ئەگەر نەخۆشەکە بێت بێتاقەتم سەردانی نەکەم. قورسترین کارێک کە لە ژیانی خۆدا ئەنجام بدابێ بەم شێوازە جەستەیە چی بووە لە بیرم نابێتەوە؟ قورسترین وەڵا هیچ شتێک نەبێتە مەسەلەیەک هیچ شتێک بەلامە قورس نەبووە ناوەڵڵی لە فەسلی خوا بەزیابێ سپاس بۆخوا ئەتر هیچ کارە نەترساوی ناوەڵا لەخوا بەزیابێ پشتم بەخوا بەستەوە بەخۆم هەرچیەکی شەویستی بێت کردومە. بەڵێ بەیانی ئەم دوکانش نامێنێت تۆ توانی پیشێکی خۆ دۆزیت. بەڵێ ئەرە وەڵا ینی سرم لە کار و کەسابەتی تر دەرەچێت کار و کەسابەتی شەرفمەندانە کە جێگەی ڕێز و تەقدیری ناو کۆمەڵگا بێت. بەڵێ واتە ئەمە سەلمێنەری ئەمە ئینسان بەجەستە کەم ئەندام نابێت خام پێداویستە باسی گرنگ ئەوەی تۆ عەقڵ بەکاربێنی بۆ ئیش و کار لە ژیانی ڕۆژانەدا. دەبێ بساری ئەوەت لێ بکەم کاک تاڕق سەرنجی تۆ لەسەر ئەو کەسانەی کە هاوشێوەی جەنابتن بەڵام زۆر بێ ئەمەرن لە ژیاندا قسەت چییە بۆ ئەوانە؟ بێ ئەمەل نەبن خوایەکی گەورە هەیە ڕازیقی ڕزقا پشت بەخوا بەسن پشت بەخۆیان بەسن هیچ بێ ئەمەل نەبن. کۆتایی بەرنامەکە نزیک دەبینەوە دەمەوێت سەرنجی تۆ بزانم لەسەر ئەم بەرنامەکەی ئێمە کە بەم شێوازە گرنگیدانە بە خاوەن پێداویستابێتی ئەوانەی کە خاوەن پیشەی خۆیانن 2000 قسەی کۆتایی تۆشی دەبێت بەرنامەکە. دەستخۆشیتان لێ یەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم بەرنمەیەکی زۆر جوان و بەڕاستی کۆمەلگاکەش پێویستێتی دووبارە دەستخۆشیتان لێ یەکەم و زۆر سپاس بۆ تۆ. کاک تاڕق بەم شێوازژانی خۆی ڕازیە سپاس بۆ خوا بەزیابێ زۆر ڕازیم زۆر لێ ڕازیم. پیشەکەشت خۆش دەبێ بێگومان. پیشەکەم ئەگەر ڕۆژێک نەیەم بێتاقەتە بم یعنی حەزەکەم بێم سەیری ئاڵتوونەکان بکەم سەیری دوکانەکەم بکەم
بازار هەبێنە بە گرنگەوەیەوە زۆر مرتاحم جمعان نییە ڕۆژانەی جمعان هەر بەعام دوکان زەڕنگەرەکان دوکانمانە جمعانیم هەر سەرێکی دەڕابەکەیەکەم و ڕۆمە مرتاح بم. دووبارە سپاس کاک تاڕگیان بۆ ئامادە بن لە بەرنامەکەی ئێمەدا. خێر بێن زۆر سپاس دەکەین. بەڵێ بینەران ئەوەی بینتان لە ئەڵقەی جارەی بەرنامەی دەتوانمدا توانەکانی کاک تاڕقە کە لەگەڵ ئەوەیدا بەشێکی زۆری جەستەی لە دەستداوە بەڵام لە ڕێگەی پیشەی زەڕەنگریەوە توانیوێتی بژ توانەکانی خۆی ببەسێت. دەتوانم بەردەوام دەبێت تا لە شوێنێکی دیکە و لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتێکی دیکە لەگەڵ خاوەن پیشەیەکی دیکە دەبینەوە میوانی ماڵەکانتان هەمووتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ بێت.